دامەزراوەی ڤیم بۆ ماوەی 3 ڕۆژ هەستا بە دابینکردن و دابەشکردنی پەراوگە و پێداویستی خوێندنگا بۆ بەشێکی زۆر لە خوێندنگەکانی شاری کەرکووک. ئەمە یەکەم هەڵمەتی دامەزراوەی ڤیم نابێ و دامەزراوەی ڤیم بەردەوام ئەبێت و کۆمەڵێک پرۆژە و چالاکی جیاوازی ئەبێت لە بوارە جیاوازەکاندا لە شاری کەرکووک. زۆر سوپاس بۆ کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە کەرکووک کە هاوکارمان بوون لە دابەشکردنی پەراوگەکان بۆ ماوەی 3 ڕۆژ. ئامانجمان لەم هەڵماتە بەرەو پێشبردن و گەشەسەندنی کەرتی پەروەردەیە لە شاری کەرکووک. دامەزراوەی ڤیم لە ماوەی داهاتوودا کۆمەڵێک پرۆژە و کار و چالاکی لە بوارە جیاوازەکانی وەکو پەروەردە، هونەر و کلتور و بە تایبەتی لە کەرتی پەروەردەیە لە شاری کەرکووکە بە ئەنجامەگەیەنێت.